سڵاوتان لێ بێوم کاتتان باش بەڕێزان لەگەڵتانین لە پانۆرامەیان شۆ بۆ قسەکردن و گفتوگۆکردن سەبارەت بە بابەتێکی دیکە وەک دەزانن کێشەی جوتیارانی کەرکووک و ناوچەی سەرگەڕان و ناوچەکانی دیکە تاوەکو ئێستا گرفتێکە ئەگەرچی هەوڵی زۆر هەیە بۆ چارەسەرکردنی بەڵام چارەسەر نەکراوە و لە نوێترین پێشاتیشدا و عەرەبە هاوردانەی کە لەو ناوچانن کێشە و گیر و گرفت و لەمپەر دروست دەکەن بۆ جوتیارانی کورد و کە باس لەوە دەکەن قایل نین یاخود رازی نین بەو قەرەبۆی کە پێیان دراوە لە بەرامبەر شۆڵکردنی ئەو زەویانەدا ئەگەرچی سەرۆکۆزیرانی عێراق لیژنەیەکی پێکێناوە بۆ پێداچوونەوە بە ناوی ئەو عەرەبە هاوردانەوە ئەو قەرەبوانی کە وەریان گرتووە بۆ چارەسەری ئەم کێشەیە لە پاڵەمەشدا یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەوڵی بێوچاندا بۆ لە ماوەکانی ڕابردوو ئەوەی کە تاکو ئێستا هەیە و هەوڵدراوە جوتیارانی کورد بتوانن لەسەر زەویەکانی خۆیان کشت و کاڵ بکەن هەوڵی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ لەسەر ئاستی سەرکردەکانی لەسەر ئاستی پەرلەمانتارەکانی بۆەوەی کە جوتیارانی کورد و پێگاتەکانی دیکەش بەشخوراو نەبن دەمەوێت قسەی زیاتر بکەم ئایا تابزانین نوێترین ڕەوشی جوتیارانی کورچێل لە کەرکووک لە سەروەختی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی کەرکووکدا و هەروەها هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ زیاتر داکۆچیکردن لە مافی جوتیارانی کورد و پێگاتەکانی دیکەش لە کەرکووک گفتوگۆی ئەم بابەتە دەکەم لەگەڵ بەڕێز محەممەد ئەمین نوێنەری جوتیارانی کەرکووک و کاندیدی لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانەکە لە شاری کەرکووکەوە ڕاستەخۆ لەگەڵمان دەبێت کاک محەممەد سوپاس بۆ ئامادەبوونێ سەرەتا بە کورتی دەپرسم نوێترین پێشات چییە سەبارەت بە کێشەی جوتیارانی کوردی کەرکووک و ڕەوشەکە چۆن ئێستا؟ بەڵێ زۆر سوپاس سڵاو لە ئێوە و سڵاو لە بینەرانی کورسات نیوز لە ڕاستە کێشەکەی ئەمڕۆکە بەشێکە لە درێژکراوەی ئەو کێشەیە کە لە ماوەی 50 ساڵی ڕابردوو جوتیارانی کورد لە هەموو ناوچەکانی کەرکووکەوە بەدەستی دەناڵێنن ئەویش کێشەی تعریبە کێشەی تعریب کێشەیەکی قوڵە پێشتر لە زمانی سەدام بە بڕیاری بەعس و بە قرارەکانی لیژنەی شوونی شیمال ئەوانە دەست بەسەر ئەو زەویانە داگیراوە بەڵام ئەوەی ئیمڕۆ کە دەکرێت درێژکراوەی هەمان سیاسەتە ئەویش ئەوەیە کە عەرەبە هاوردەکان دووبارە دەیانەوێت دەست بەسەر ئەو زەویانەدا بگرنەوە کە کاتی خۆی لە دەستیان بووە کێشەکەی ئەمڕۆکە تایبەت بوو بە ئاوایی مەنسوور لە سنووری هەفتەغاریەکان لەوێ هەروەکو گوتم ئەو زەویانە کێشیان لەسرە بە ئەسڵ ئەو زەویانە هەموو زەوی مڵکی کوردن و گرێبەستی کشتتوکاڵی جوتیارە کوردەکانی لەسەر بۆ بە ئەسڵ بەڵام لە چوارچێوەی پرۆسەی تعریبدا کاتی خۆی بەشێک لەو زەویانە لە کوردەکان سندراواتەوە و ئەو کوردانە ئاوارە و تەرحیل کراون دەربەدەر کراون و لە شوێنی ئەوان عەرەبی هاوردە هاتون و لەو شوێنانیان نیشتەجێکردن و ئەو زەویانیان پێدراوە ئێستا لە دوای ئەو هەموو چێشمە چێشم و ئالۆزە و لە دوای بەرقراربوونی ینی قرارکردنی دەستور و کە لە چوارچێوەی مادەی 130دا یەکێک لە بەندەکانیەتی ڕێنمایی و ڕێکاری ئاسایی بوونەوە ینی تێدا هاتووە کە دەکرێت بەشێک لەو زەویانە چارەسەر بکرێ بەڵام لەبەرەوەی عەقڵیەتی شۆڤینی لەو شارە باڵا دەستا و ئەوان خۆیان بەهێز دەزانن دەستبەرداری ئەو زەویانە نابن و ئێمڕۆکە لە کاتێکدا کە ئیتفاقێک لە نێوان جوتیارانی کورد و تورکماندا هەیە لەو سنوورە کە کەسیان ئەو زەویانە نەکەن هەتاوەکو چارەسەرێکی یاسایی و ئیداری و هەموو لایەک پێ ڕازی دەبن بەڵام عەرەبەکان سەر لە بەیانی زوو هەندێک تراکتۆریان هینا بۆ سەر زەویەکانیان بە مەبەستی ئەوەی کە بیچێڵن لە بەرامبەرش لە کوردەکان لەبەرەوەی ینی جوتیارە کوردەکانمان لەبەرەوەی قبول ناکەن ئەو زەویانە دووبارە داگیر بکرێتەوە بۆیە ئەوانیش تراکتۆرەکانی خۆیان دەرکرد و ئیتر ینی بۆ کێشە لەو نێوانە هێزە سەربازیەکان تەدەخولیان کردەوە کە تەدەخولیشیان کردووە لەبەرەوەی بەڕاستی ئەوان لە یانگیری عەرەبە هاوردەکانن هەستاون تەقەیان بەسەر سەرەتا ببوورە سەرەتا هەر خۆیان عەرەبە هاوردەکان هەندێک تەقەیان بەسەر جوتیارە کوردەکاندا کردو بەڵام لەبەرەوەی ئیرادەی بەهێزی جوتیاران بۆ بەرگریکردن لە مافەکانی خۆیان و بۆ بەرگریکردن لە خاکەکەیان ڕانەوەستاون بەرەمبەریان بەرەو ئەوان چون و وازیان لە کارەکەی خۆیان نەهێناوە لە ئەنجامدا هێزی سەربازی ئەو جارە تەدەخولی کردو هێزی سەربازیش لە جیاتی ئەوەی کە ئەو کەسانە دەستگیر بکە کە تەقەیان کردووە و چەشیان بەدەستەوەی هەستایە
تەقەی بەسەر جوتیارە کوردەکاندا کردووە و لە ئەنجامدا لە کۆتاییدا 4 جوتیاری کوردیان گرت بوو لەگەڵ یەکێک لە عەرەبەکان، بەڵام لە دوای عەسر ئەو کێشەیە جوتیارەکانمان ئازاد کران. کۆی کێشەکە ئەوەیە کە ئەگەر هاتوو ئەو ململانەیە چارەسەر نەکرێەوە، ئەو کێشەیە چارەسەر نەکرێت، ڕەنگە ببێتە هۆی تەقینەوە و ببێتە بەڕاستی ببێتە شەڕێکی زۆر گەورەی فیتنەی ینی قەومی لەو شارەکە بەڕاستی ئێمە داخوازی نین. بەڵام دەبێ هەموو لایەکیش ئەوە بزانن کە جوتیاری ئێمە و خەڵکی ئێمە دەست بەرداری زەوی و گوندەکانیان نابن و بە هیچ زۆرێک و ئامادەشن خوێنیان لەسەر بڕژە هەروەکو کە پێشتر بۆ بەرگریکردن لە کەرکووک خوێنیان ڕشتووە و بەرامبەر تیرۆریستانی داعش لەو سنوورانە بە پێشمەرگە و بە هاوڵاتی بەرگریان کردو بۆی کە جارێککە سنوورەکەیان تعریب نەکرێتەوە. کاک محەممەد چەندین جاری تر بن و تۆ لەسەرم بابەتە پێکەوە گفتوگۆمان کردووە بەداخەوە کە کێشەی جوتیارانی کەرکووک بۆتە کێشەیەکی مزمین و درێژخایەن و هەوڵی زۆر هەیە بۆ چارەسەرکردن، بەڵام بۆچی چارەسەر ناکرێنی دەکرێت پێم بڵێ لایانی کەم تەرخەم چێە؟ وەک پێشتر لە قسە سەرەتای بەرنامەکەش ئاماژەم پێدایانی سەرۆکوەزیران لەسەر هێڵە و کۆمەڵێک کەسی ڕاست پاردووە بۆی کە پێداچوونەوە بکەن بە بڕێ و قەرەبۆی کە دراوە بەم عەرە بۆ هاوردانە. ڕاستیدا کێشەکە قوڵ و ئالۆزە لەبەرەوەی کاتی خۆی بە کۆمەڵێک بڕیار لەسەر ئەو زەویانە دەرچووە. بەشێکیان بڕیاری مەجلیسی قیادەی سەورەیە کە ئەوە بەڕاستی چارەسەرکردنی زۆر ئالۆزە، یان دەبێت لە ڕێگەی محکەمە ئیتیحادیەوە بکرێ، یان دەبێت لە ڕێگەی پەرلەمانی عێراقەوە بکرێ و بەشێکیان بە قراراتی لیژنەی شوونی شیمال دەستی بەسەر ئەو زەویانەدا گیراوە. جا لەبەرەوەی کاتی خۆی بە ئەزوەکو گوتم ڕێنمایی دەرکردووە، بڕیاری پێ دەرکردووە، ئێستا لە چوارچێوەی مادەی 130 دەکرا ئەو شتانە زۆر بە ئاسانی چارەسەر بکرێت ئەگەر هاتوو نیەتی چارەسەرکردن هەبێ، ئەگەر هاتوو ئیرادەی چارەسەرکردن هەبێ. بەڵام بەداخەوە ئەو نیەتە لە دوای لە عێراقی نوێژدا ڕاستیەکەی نەبووە بەرنامە، نەبووە ڕێکار هەتاوەکو بتوانین ئەو ئالۆزیە و ئەو کێشانێکە کاتی خۆی بەعەز دروستی کردبوو چارەسەری بکەین. سەرڕای ئەوەی کە کۆمەڵێک بڕیاریش دەرچووە، بەڵام ئەو بڕیارانە عەرقلەی بۆ دروست دەکرێت، ناهێڵن چارەسەر بکرێت. ئەو کێشەیەش درێژەی کێشە تاوەکو 2017 لە دوای 2017ەوە بەڕاستی من پێم ناوم لێناوە پرۆسەی تعریبی نوێ لەو سنوورانە، پرۆسەی تعریبی نوێ لە هەموو سنوورەکانی کەرکووک دەستی پێکردوتەوە و بە سڕیش دەستی پێکردوتەوە و کۆمەڵێک دەستگای ئیداری و قانونی و تەنفیزی لە بەغدا و لە ئیداری کەرکووک لە پشتێوەتی بە مەبەستی ئەوەی کە دووبارە ئەو زەویانە لە کوردەکان بسێنەوە و گوندەکانیان پێچۆر بکەن و لە شوێنی ئەوان عەرەبی تێدا نیشتەجێ بکەن، بۆیە نیەتیان نییە چارەسەری بکەن. دەنا بەشێک لەو بڕیارانەیە کە هەیە ئەگەر هاتوو ئێستا بڕیاری ئەنجومەنی وەزیرانە بەڵام جێبەجێ ناکەن. ئەو قرارە ئێستا ئەو کێشەی ئیمڕۆکە کە هەیە ئەگەر هاتوو یاسا بەرقەرار بێ لە بەرژەوەندی جوتیارە کوردەکان چارەسەر دەکرێت و دەبێت زەویەکە بدرێتەوە جوتیارە کوردەکان، نەک ئەوەی کە عەرەبە هاوردەکان. بەشێک لە سنووری داقووقمان هەیە لە نزیکەی 17,000 دۆنم زەویە کاتی خۆی بە قراراتی هەیەی نزاعەتی مولکێ گەڕاوەتەوە سەر ناوی جوتیارە کوردەکان و شێخەکانی تاڵەبانی. بەڵام لەبەرەوەی عەرەب لەو شوێنانە باڵەدەستەوە هێزی سەربازی تەدەخڵ دەکە، ئێستش ئەو زەویانە لەلایەن عەرەبەکانەوە بەکاردەهێنرێ و ئیستیغلال دەکرێەوە، ینی بەبەر چاوی جوتیارە کوردەکانمانەوە بەداخەوە زەویەکانیان پێ نادەنەوە. جا لە هەموو ئەو شوێنانە لەبەرەوەی نیەتی چارەسەرکردن نییە، لەبەرەوەی عەقڵیەتێکی زاڵ لە بەغدا و لە ئیدارەی کەرکووک هەیە بۆ ئەوەی کە وەکو گوتم درێژە بە پرۆسەی تعریب بدەن، ئەو کێشەیە بەردەوامی هەیە و چارەسەر ناکرێتن بەڕاستی. بەڵام ئەوە مانای ئەوە نییە کە هەتا سەر بەو جۆرە بێ، ئێمە دەبێت ئیرادەی خۆمان هەبێ و بەرگری لە خاچی خۆمان بکەین و ئەوەندەی دەکرێت لە ڕێگەی لایانی ئیداری و قانونیەوە هەوڵ بدەین چارەسەری فشار لە حکوومەتی عێراق بکەین بۆی کە بەشێک لەو کێشانە چارەسەر بکرێت. ئێمە هاوڵی خۆمان هەیە و لەو ململانێدا ئێمەش بەشێک لە دەستکەوتمان هەیە بەوەی کە بەڕاستی ئێستا بڕیاری 29 بەشێکی کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە. لەو چوارچێوەدا نزیکەی 2700 عەقدی عەرەبی هاوردا هەڵوەشاوەتەوە کە بەشێکی لە سنوورەکانی قەزای دووبزە
و هەندێکی لە سەرگەڕانە بەشێکی زۆری لە پردێ لە شوان لە ساڵایی لە قەرەهەنجیر ئەوانە بە تەواوی دەگرێتەوە و ئەو بڕیارە کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە ئەقدانە هەموو هەڵوەشاتەوە ئەوەی ماوە کاری وەزارەتی عەدلە کە پێویستە بە لێرە بەدواوە ئەو زەویانە بە ناوی خاوەنە ڕەسەنەکانیان بکاتەوە کە بەشێکی زۆری جوتیارانی کوردن و هەندێکی تورکمانشی تێدایە. مەبەستی من ئەوەیە کە ئەگەر لێم دەپرسی کە بۆچی ئەو کێشەیە چارەسەر نەکراوە کێشەکە لەبەر دوو هۆکاری سەرەکی لەبەرەوەی بەڕاستی کاتی خۆی وەکو گوتم بەعز زۆر بە ڕێنمایی و بە بڕیار و ئەوە جێبەجێ کردووە کە ئێستا چارەسەرکردنی ئەوانە عەقڵێتێکی نەرم و عەقڵێتێکی دیموکراتخواز و عەقڵێتێکی پێکەوە ژیانی دەوێت کە ئێستا لە دەسەڵاتدارانی عێراق و ئەوانەی کە لە کەرکووکن بە تایبەتی ئەو شتە بەدی ناکرێ و لەلایەکی تریش با ڕخنەیەکی لە خۆمان بگرین کە بەڕاستی ئێمە وەکو کورد لە ئاستی پێویستی ئەو بەرنمەیەدا نەبووین دەبواە زۆر جددیتر کار بکەین سەرڕای ئەوەی کە کۆمەڵێک دەست پێشخەر و هەنگاومان ناوە بەڵام لەبەرەوەی کێشەکە کێشەیەکی چارەنووسازە دەبواە زۆر یەکگرتووتر بین و زۆر بە عەقڵێتێکی کارامەتر و عەقڵێتێکی ئیداریتر لەگەڵ ئەو قەزیە چارەنووسازەدا تەعاملمان بکردا بووە ئەگەر هاتوو بۆ جۆرەمان بکرایە ڕەنگە بمانتوانێت بە هەنگاوی باشتر بچینە پێش و بەشێک لەو کێشانە چارەسەر بکەین. کاک محەممەد لەم بابەتەدا و بەتایبەت لەم کێشەیەدا یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئاستی باڵا لە ماوەکانی ڕابردوو هەوڵی زۆری داوە و بەشێکیش لە هەوڵەکانی وانی ئەوەی کە فشار بۆ سەر لایەنەکانی دیکە و بۆ سەر ئیدارەی کەرکووک و ئەو لایەنانی کە بەرپرسن لە چارەسەری ئەم کێشەیە ئەنجامی هەبووە بەڵام هێشتا پێویستی بە هەوڵ و جوهدی زیاترە یعنی یەکێت پێ دوایە یەکێتی نیشتیمانی کوردستان بتوانێت بە فشاری زیاتر ئەم کێشەیە بەلایەکدا بخە. بەڵێ بە دڵنیاییەوە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتای دروستبوونی عێراقی نوێوە بۆ بەرنامەی چارەسەرکردنی ئەو کێشانە هاتۆتە ناو دەوڵەتی عێراق و هاتۆتە ناو ئەوەی کە پرۆسەی سیاسی عێراق و بەشداری حکوومەتەکانی کردووە و ئەوەندەی پێیان کرابێت لە هەموو حکوومەتەکان وەکو شەرتێک وەکو مەرجێکی سەرەکی بۆ چارەسەرکردنی تەطبیعی ئەو ناوچانە بەشداری حکوومەتی کردەوە وەکو فەقەرەیەک بەردەوام لە بەرنامەی کاری حکوومەتەکاندا جێگیری کردەوە هەوڵشی داوە بۆ چارەسەرکردنی بەڕاستی هەر ئێمە لە سەرەتای هەوڵەکانی ڕەوانشاد مامزلالەوە دەست پێ بکەین کە بەڕاستی هەوڵێکی زۆر جددیدا بۆی کە کۆی ئەو کێشانە چارەسەر بکرێەوە پرۆژە یاسایەکی تەقدیم کرد بۆی کە بتوان تەطبیعی ئەوضاع لە کەرکووکدا بکاتن بۆ چارەسەری کۆی کێشەی زەویە کشتتوکالەکان و ناوسەداڕاوەکان بە گشتی بەڵام هەروەکو گوتمان بەڕاستی لەبەرەوەی عێراق عەقڵێتێکی پاوانخوازی و عەقڵێتێکی شۆڤینی تێدا زاڵەوە دەنی بە کۆمەڵێک ئالەنگاری و کێشەی ئالۆزدا قەتیس ماوە بۆیە ناتوانێت بەڕاستی هەنگاوی جدی بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە بنێ دێنەوە سەر کێشەکانی تر بەڕاستی نوێنەرەکانی ئێمە لە مادەی ١٣ هەوڵێکی جدیاندا بۆی کە وەکو چەند فەقەرەیەک لە بەرنامەی کاری جێبەجێکردنی لێژنەی باڵای مادەی ١40 لە ساڵی 2007 و 2008 ئەوانەوە جێبەجێ بکەن هەندێک هەنگاویش ناوە بەشێک لەو هەنگاوانە کاریگەریشی هەبوو دێنە سەر 2012 بە ئەوەی کە نوێنەرایەتی ئەو وەزارەتانەی کە لە دەستێشێتی بوون پرۆژە یاسای 29یان لەوێندەکە توانی تەسبیت کەن کە لە ڕێگەی ئەوەوە توانرا بڕیارەکە دەربچێت لە ساڵی 2012 بەوەی کە بەشێک لە کێشەکان چارەسەر دەکاتن بەڵام هەروەکو گوتمان لە هەموو ئەو سێکتەرانە لە هەموو هەنگاوانە بەردەوام ئەوانیش عەرەبەکان عەرەبە شۆڤینیەکان هەنگاوی بەرامبەریان ناوە عەرقەلەیان تێخستووە و ئالۆزیان دروست کردو بۆی کە بڕیارەکانی کە لەلایەن حکوومەتی عێراقیشەوە دەرەچێ جێبەجێ نەکرێت ئەو هەنگاوانە و لە هەموو بەرنامە یان لە هەموو حکوومەتەکان و لە هەموو دەورەکانی پەرلەمانی لە بەردەوام لە فشاردا بووینە بۆ چارەسەرکردن بۆ چارەسەرکردنی ئەو کێشە لەبەرەوەی یەکێتی نیشتیمانی چارەسەرکردنی کێشەی ناوسەداڕاوەکان بە کڕۆک و جەوهری کێشەی کورد دەزانەیە کە ئێمە نزیکەی 100 ساڵە لەو عێراقا کێشەی ئێمە کێشەی وەکو میلەتێک کێشەی ئەوەیە کە ئێمە ململانێمان هەیە لەسەر ناوسەداڕاوەکان و ئەوە لەبەرەوەی ئەو سنوورانە زیاتر نفوزی یەکێتی بە ئەرکی سەرشانی خۆی زانیوە هەوڵی جدی بداتن بۆ چارەسەرکردنەکەی لە کۆتاییدا دێنە سەر ئەوەی کە
آخر هەوڵ لە بەرنامەی کاری حکوومەتی محەممەد شیعسی هەوڵەکانی نوێنەرەکانی یەکێتی تواندا ئەو فەقەرەی جێبەجێکردنی مادەی بڕیاری 29 لە بەرنامەی کاری حکوومەتەکە جێگیر بکرێ و دواتر مسادقەی لێسەر بکرێتن ئەو بەرنامەی کارە لە پەرلەمانی عراق بۆ بکەوێتە بواری جێبەجێکردن هەروەکو گوتم لەو چوارچێوەشدا توانراوە بەشێک لەو زەویانە کە پێ دەڵێن زەوی ئتفا کێشەکانیان چارەسەر بکرێت بەوەی کە ئەو عەقدی عەرەبەکانی هاوردە کە لەسەر ئەو زەویانە کرابوو نزیکەی 2700 عەقدا ئەو عەقدانە هەتا ئێستا هەڵوەشاوەتەوە و لە دوا کتابی لێژنەی باڵای مادەی 130 تەکید لەسەر کراوەتەوە کە ئەو عەقدانە هەموو هەڵوەشاتەوە ئەو خاوەنی ئەو عەقدانە دەبێ بچن لە شارەکانی خۆیان لە دەرەوەی پارێزگای کەرکووک ئەو ئەگەر زەویان پێ بدرێت لەوێندرێکە لەبەرەوەی هیچ مافێکیان لە کەرکووکدا نەماوە. ئێستش ئێمە هەوڵێکی ترمان هەیە لە ڕێگەی محکەمەی ئیتحادیەوە سکاڵایەکمان هەیە کە هەم دکتۆر یوسف محەممەد و هەم خاتوو دیلان غەفوری پەرلەمانتاری ئێستای یەکێتی نیشتیمانی کوردستان تەبەنی قەضیەکەیان کردیە بەوەی کە ئێمە لەگەڵ کۆمەڵێک جوتیار و مەحامیشمان گرتوەوەی کە بەڕاستی بتوانین لەوێ سکاڵا بکەین. سکاڵامان کردووە و پاڵپشتی زۆر باشمان هەیە و ومێدی زۆر باشیشمان هەیە. سکاڵاکە بۆ هەڵۆشانەوەی دوو قراری مەجلیسی قیادەی ثەورەیە کە یەکێکیان تایبەتە بە قراری 824 لە سنووری داقوق و دووەمیشان تایبەتە بە قراری 949 تایبەتە بە سنووری منتیقەی دووبز و پردێ و سەرگەڕان کە هەرێکە کۆمەڵک مقاتع دەگرێتەوە. ومێدی زۆرمان بەو شکایەتە هەیە بەو سکاڵایە هەیە کە بتوانین بڕیارێک وەربگرین و ئەگەر بتوانین بەڕاستی لە جەلسەی دادێکە دەکەوێتە 26 مانگ بتوانین ئەو بڕیارە وەربگرین بۆ ئێمە هیوادارین ببێتە دوو جەژن هەم جەژنی سەرکەوتنی لیستەکەمان لیستی 142 هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە هەم بەدەستێنانی ئەو قرارە لە محکەمەی اتحادیکە ماف بۆ خاوەن زەویەکاندا دەگەڕێنێتەوە. کاک محەممەد وەک دەزانی لە ماوەکانی ڕابردوو ماوەیەکی زۆر ناڕەزاییتان دەربڕیوە خێوەتتان هەڵدا هەم ئێوە هەم پێگاتەی تورکمانیش لەگەڵتان بوون بۆ داکۆچی لە مافەکانتانەوە بوو دواتر لەسەر بنەمای کۆمەڵێک بەڵێن خێوەتەکانتان هەڵگرت و ناڕەزایەکانتان کۆتایی پێهێنا. ئێستاکە من و تۆ گفتوگۆ دەکەین ئەو بەڵێن و گفتانی کە پێدانرا لەو کاتەیە جێبەجێکران ئەگەر جێبەجێ کراون یعنی گەشتونەتە چۆ خۆ ئەگەریش جێبەجێ نەکراون هەی دەکرێت پێم بڵێ کێ لە بەڵێنی خۆی پەشیوان بۆ کە بۆ جێبەجێ نەکردو. لە ڕاستیدا جوتیارانی کورد و تورکمان لە سەرجەم ناوچەکان لە ناڕەزایی خۆیان بەردەوامن هەر لە سەرەتای 2023 و حتا ئێستش لەبەرەوەی ئەوان بەردەوام داوا دەکەن کە ئەو زەویانە کە خۆیان خاوەنی ڕەسەنن بگەڕێتەوە سەر ناوەکانی خۆیان. بەڵام ئەو زەویانە لەبەرەوەی وەکو گوتم بە کۆمەڵێک بڕیاری سەردەمی بەعس لە خاوەندارێتیەکەیان لە خاوەن ڕەسەنەکانیان لە تاپۆ ڕەش کراوەتەوە و بەناوی وەزارەتەکانی مالیە و دیفاع و ئەوانە کراوە بۆیە کێشەکە کێشەیەکی ئالۆزە. بەردەوام ئێمە لە ناڕەزایی دەربڕیندا بووین بەردەوام لە گربوونەوە دابووین بەردەوام لە بەرگریکردندا بووین ئەوەکو گوتم ئەوەی ئێمڕۆکە بەشێکە لەو ناڕەزایی دەربڕینە و بەشێکە لەو بەرگری خاکەی کە لە ئاوای مەنسووردا کراوە. جا ئەوە لە تۆبزاوەش بەردەوام ئێمە بەردەوام بووین بۆ ئەوەی کە ئێلغای قراراتی مەجلیس قیادە سەورە بکرێتەوە. لە سەرگەڕان هەر ئاوا لە دوو بسەراوە هەوڵێکیان هەبوو لە پردێ بۆ لە منتقەی گورزەیی لە گوندی گورزەیی بەگشتی جوتیاران لەو منتقانە پێم وایە چیتر دەستبەرداری زەویەکانیان نابنەوە خۆیان بە خاوەن مولک دەزان خۆیان بە خاوەن ماف دەزانن و ئیرادەیەکی واش لەلایەن دروست بووە کە جارێکی تکە نەتوانرێت تعریب بکرێنەوە بەڕاستی. بەڵام لە بەرامبەرەوەدا ئەو هەوڵانە وەکو گوتم لە کۆی گشتی کۆبەوە لەوەی کە ئێمە وەکو ناڕەزایی دەربڕینێک کە خێمەیەک هەڵ بدەین لە تۆبزاوە بۆی کە کێشە و گرفتەکانمان ینی بە شێوازێکی مۆدێرن لە شێوازی عسیانێکی مەدەنی لەوێندەرەکەدا کۆ بکەینەوە. نزیکەی 73 ڕۆژیش بەردەوام بووین لەوەی کە من خۆم نوێنەری جوتیاران بووم لەو خێمەیە بەیەکەوە ئامادەش نەبووین. ڕاستە کۆمەڵێک وعدیان پێ ئێمە دوو داواکاریمان هەبوو هەم جێبەجێکردنی بڕیاری 29 بوو هەم ئیلغای قراراتی مەجلیسی قیادەت سەورە. ئەوەی وەکو گوتم وەکو بەشێک لەوەی کە
داواکاریەکانمان جێبەجێ بوو ئەوە بوو کە بڕیاری بستنەوە کەوتە بواری جێبەجێکردن و بەشێک لەو عقدانەی هەڵوەشاندەوە. ئێستا داوا دەکەین و بەردەوامیش داوا دەکەین کە قراراتی مەجلیسی قیادەی سەورە هەڵبۆشێتەوە لەبەرەوەی بەهۆی ئەو قراراتانەوە دەست بەسەر نزیکەی 300,000 دۆنم زەوی تریشدا گیراوە کە ئەوانە بە ئەسڵ زەوی کورد و تورکمانن بە هیچ جۆرێک ینی خاوەنەکانیان ئامادەنینە جارێکی تر دەستبەرداریان بن. بەڵام لەبەر ئەوەی قراری مەجلیسی قیادە سەورەیە لە سەردەمی بەعز ئەو جۆرە ئەو ئەنجومەنە مەجلیسی قیادە سەورە قووەی قانونی هەبوو هەر بڕیارێک کە دەری کرد بێ. بۆیە ئێستا تاقە دەسەڵات کە بتواندێ ئەو بڕیارانە هەڵبۆشێنێتەوە دوو دەستگای، یەکیان پەرلەمانی عێراقەکە بەداخەوە لەبەر ئەوەی ئێمە وەکو کورد بەڕاستی کەمینەین لەوێندەرەکە ناتوانین بڕیارێکی ئاوا لەوێندەرەکە دەربکەین. لەلایەکی تر قرارەی ببوورە محکەمەی اتحادیە. محکمەی اتحادیە وەکو گوتمان ئێمە هەوڵێکمان هەیە ومێدمان پێ هەیە لەوێندەرەکەمان سکاڵایەکەمان کردووە و 4 جەلسەش زۆر بە باشی ڕۆیشتووە هەتا ئێستا لە ساڵحی ئێمە ومێدێکی زۆرمان پێ هەیە لە کۆتاییدا لە بەرژەوەندی زووتیاری کورد و ئێمە دەربچێتن. بەڵام وەکو گوتم بەشێک لەو کێشانە بەرەو چارە سەر دەچن، بەڵام عقلیەتەکە عقلێتێکی زۆر پاوەنخوازیە، عقلێتێکە ئامادە نییە کە دەستبەرداری ئەو زوڵم و زۆرداری 50 ساڵی ڕابردووی بەس کردوێتی ئێستا دەستبەرداری بێتن، بەڵکو بپێچەوانەوە ئەگەر لە توانایدا بێ و پێی بکرێ ئامادەیە دووبارە خەڵکەکەی ئاوارە و دەربەدەر بکە، دووبارە ئەو عەرەبە هاودانەیە کە هەمووی پیاوانی ڕژێمی بەس و سەدام بوون ئێستا بهێنێتەوە سەر زەوی و خاک و گوندی کوردەکان. باشە کاکە محەممەد، پێشتر لە قسەکان تا باسی ڕۆلی وەزارەتی دادت کرد کە پێویستە هەندێک کار بکات، وەک دەزانیت کە بەڕێز خالید شوانی وەزیری داد هەوڵی زۆری داوە لەم بوارەداوە. من کەم و زۆر ینی ئاگدارم کە هەوڵی باشی داوە بۆی کە داواکاری جوتیارانی کورد لە کەرکووک بچەسپێت. ئێستا چی ماوە بۆی بیکەن، ینی داواکاری چییە لەوەی کە وەزارەتی داد پاڵپشتی تام بکا لەم کێشەیەدا؟ لە ڕاستیدا ئێمە ئومێد و داواکاریمان لە دکتۆر خالید شوانی زۆرە، هەم بەوەی کە کەرکووچیە و هەم بەوەی کە یاساناسە و هەم بەوەی کە بەڕاستی زۆر لە کێشەکانی ئێمە نزیکە و لە هەموو لە قوڵایی مۆزوعەکە دەگاوە لە هەموو سێکتەرەکان دەزانی چۆن بڕیارەکان هاتووە و بەچی هەڵ دەکرێتن و ئێستش کە وەزیری عەدلە بەڕاستی هەم دەورێکی کارای هەیە بەوەی وەکو گوتم لە جێبەجێکردنی لە تەسبیتکردنی ئەو فەقرەی بۆەوەی کە بڕیاری 29 جێبەجێ بکرێتن و لەوەی کە لێژنەی تەفعیلی لێژنەی جێبەجێکردنی مادەی 140 لە بەرنامەی کاری حکوومەتی محەممەد شیع سوودانی ئەوانە هەموو کە خالید شوانی بەشێکی زۆر و کاریگەری هەبووە لە تەسبیتکردن و ئەوە ئومێدی زۆری ترمان پێ هەیە کە هەنگاوەکانی تریش بنێ بەوەی کە ئەو تاپۆیانە کە ئێستا لە چوارچێوەی بڕیاری 29 بە ناوی خاوەنە ڕەسەنەکانیان بکاتەوە کە دەکرێت ئەو ئیشە بکرێەوە لە چوارچێوەی دەسەڵاتی خۆیتی ئومێدمان پێ هەیە و قسەشمان لەگەڵی کردووە وعدی پێداوین کە لە ماوەیەکی زۆر کورددا ئەو شتە جێبەجێ بکرێ. هەنگاوی ترمان بۆ ئیلغای قراراتی مەجلیسی قیادە سەورەیە کە ئەوان خۆیان مسادقەیان لەناو ئەنجومەنی وەزیران بە هەوڵی ئەو توانرا پرۆژە یاسایەک مسادقەی لەسەر بکرێ و ئیحالەی پەرلەمان بکرێ دەمێنێتەوە پەرلەمان بڕیاری لەسەر بدا، چونکە وەکو گوتم ئیلغای قراراتی مەجلیسی قیادەی سەورە پێویستی بە بڕیاری پەرلەمانە. ئەوانە هەمووی زۆر گرنگن و لە ئەرک و دەسەڵاتی کە خالید بووە و کە خالید خۆشی کەسێکی کارایە لە هەموو کێشەکانی ئێمە لە هەر شوێنێک کە کاتێک کە کێشەیەکمان هەبێ بە دەنگمانەوە هاتیە و هەوڵی چارەسەرکردنی داوە لە کێشەکەی تۆبزاوە کە بەڕاستی فڕقەی 11 دەیانویست ئەو شوێنەی کە کاتی خۆی وەکو معسکرێک کرا بۆ معسکەر و کە سوکاری ئەنفالکراوەکانی لەوێندەرەکەدا کۆکرا بووە و لە دواتریش بەرەو ئەنفالەکانیان بردن لە باشووری عێراق دەیانویست ئەو شوێنە بکەنەوە دووبارە بکەنەوە معسکەر بە هەوڵی کە خالید شوانی و یاوەرانی لە یەکێتی نیشتیمانی کوردستان توانرا ئەو پرۆسەیە ڕابگیرێ. دواتر لە هەموو کێشەکان وەکو گوتم لەگەڵمان بووە، بەڵام ئەوەی کە داواشی لێ دەکەین کە زیاترە لە بەرەوەی بەڕاستی هەم وەکو کەرکووچێک هەر وەکو یاسانایەسەک و هەم وەکو کەسێکی دڵسۆزی شارەکە ئەرکێکی زیاتری دەکەوێتە سەرشانی بۆەوەی کە زیاتر بەهانامانەوە بێ ئەو کێشانەمان بۆ چارەسەر بکە. کاکە محەممەد، ئەو بڕیاری کە باست کردیانی
بڕیاردراوە لەوەی کە ئەو گرێبەستانە هەڵبۆشێتەوە و پێویستەی تر ئەو زەویانە بگەڕێتەوە بۆ خاوەن ڕەسەنەکانیان بەس وەک دەبینی دیانی ئەو عەرەبە هاوردانە پابند نابن ئەنی هەست دەکەیت بۆ نمونە پاڵپشتێکی یان هەبێت یان هێزێک یان لایەنێک هەبێت لە پشتی ئەم بابەتەوە هانیان بدا بۆ ئەوەی لەسەر ئەم گرفتە و لەسەر ئەم کێشەیە نەسازێن لەگەڵتانەوە بە تایبەت لەم سەر وەختە شاکە کاتی بانگەشەی هەڵبژاردرا. ئەوە لە هەز دەرچووە ئەوە یەقینە من یەقینم کە کۆمەڵێک دەم و دەستگای عێراق هەن کە پاڵپشتی ئەوان دەکەن و هەندێکیان لە بەغدان بەڵام ئەوەی لە کەرکووکە بەڕاستی پارێزگاری بە وەکالەتی کەرکووکی ئێستا لە پشت ئەو مۆزوعەیە و زۆر بەجددی کار بۆ عەرەبە هاوردەکان دەکات بۆەوەی کە دەستبەرداری ئەو زەویانە نەبن ئەو دام و دەستگایانە بەشێکی باشی وەزارەتەکانی وەزارەتی زراعە لە بەغدا هەیە عامەی ئەراضی زراعی و محافظی کەرکووک و لە ناو دام و دەستگاکانی کەرکووکی بەشێکی هەرە زۆریان پاڵپشتی ئەوان دەکەن. من ئێستا دەیان بەڵگەم هەیە کە تەزویریان بۆ کردوون کار ئاسانیان بۆ کردوون. عەرەبێک هەیە کە ینی ئێستا دەبواە 57 نییە و هاوردەیە بەڵام لەوێن دەرەکەوە عەرەبی کەرکووکە بۆیە بڕیاری محکەمەی بۆ دەرچووە یعنی ئەنواع هاوکاریان کردوون کە بەڵێ بەڵام لەبەرەوەی بەشێک لە مەحاکمیش لەو کێشەیەدا تێوەگڵاوە بۆیە ئەویش کێشەیە بەڵگەکان لە ئێمە وەرناگرن لەبەرەوەی دەزانن ئەگەر هاتەوە بەڵگانە تەقدیم بکرێت بەڵام ئیرادەمان هەیە ئێمە ئیرادەمان هەیە و جوتیاران یەکگرتوون لە بەشێکی هەرە زۆری ئەو ناوچانە دیفاع دەکەن تا ئێستا ئەوەندەی پێیان کرێبێ بە هەوڵ و هیمەتی خۆیان دەستبەرداری زەویەکان نابن و فشار لەسەر لایەنە سیاسیەکان دەکەن فشار لەسەر پەرلەمانتارەکانمان دەکەین فشار لەسەر نوێنەرانمان دەکەن لە ئەنجومەنی وەزیرانی عێراق بۆی کە بتوانن ئەو هەوڵانە شکست پێبێنن ئەو ئیرادەیە ئەو وزەیە ئەو توانایەیە کە توانیتمە هەتا ئێستا بەرگری لە زەوی و خاک و گوندەکانمان بکەن دەنا ئەگەر بە عەقڵیەتی وانمان بکردا بە دەبوایە هەتا ئێستا لە کۆی ناوچە دابڕاوەکان بە تایبەتی لە کەرکووک دەستبەرداری هەموو ئەو ناوچانە بین و هەمووی تەسلیمی هاوردەکان بکەینەوە بۆی کە دووبارە تعریب بکرێنەوە. بەڵام ئێمە ئیرادەمان هەیە و ئەو هەنگاوی ئێستای هەڵبژارنەکان بەشێکە لەو چارەسەرە بۆیە داوا لە هەموو خەڵک دەکەم کە بە گوڕوتینەوە بستنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بە لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە ژمارە 142 بدەن بۆی کۆمەڵێک کەسی کارا و کەسی یاساناز و کەسی شارەزا لەو بوارەی بستنە ناو ئەو ئەنجومەنە لەوێ ڕابتوانن چارەسەری ئەو کێشانە بکەن و لە هەمان کاتدا بتوانن زۆرینە پێک بێنن وەکو کورد لەو ئەنجومەنە و پارێزگارێکی کورد بۆ ئەو شارە دەستنیشان بکەن بۆ ئەوەی کە حدێک بۆ ئەو پارێزگارەی تر ئەو پارێزگاری کە ڕێڕەوی ئیداری زۆر سەقات و زۆر خێر ینی خوار و خێز پەیڕەو دەکا بۆ دەست بە سەراگرتنی کۆی ئەو زەویانە بۆ درێژکردنەوەی پرۆسەی تعریب لە کەرکووک. ئێمە دەبێت بەو نەفەسەوە ئیش بکەین ئەو هیمەت و ئیرادە و ئەوەیە کە کاتی خۆی پێشمەرگەکانمان لە کۆی سەنگەرەکان بەرگریان لێ دەکردین و لە کۆی بەرامبەر تیرۆستانی داعش خوێنیان دەڕست ئێستا ئەرچی سەرشانی هەموو کەرکووچەکانە بە تایبەتی ئەو جوتیارانە کە ئەوانیش دیفاع لە خاچی خۆیان بکەن و بەرگری بکەن دەستبەرداری ئەو زەویانە نەبن دەستبەرداری گوندەکان نەبن بۆی کە ئێمە خاوەنی ڕەسەنی ئەو شارە بسەلمێنین و زۆرینەی لەو شارە دەبێت ئێمە ڕابەتی ئەو شارە بکەین لەگەڵ پێکاتەکانی تر بەیەکەوە. کەواتانی گەشتبینی لەوەی لیستی هاوپەیمانی کەرکووک کێز و ئیرادەمانە ئەگەر زۆرینەی کورسیەکانی ئەنجومەنی پارێزگا بێنن دەتوانن فشاری جدی بۆ ئەم بابەتە بکەن لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک. بەڵێ بەدڵنیاییەوە لەبەر دووسێ هۆکاریەکیانەوەی ئومێدێکی زۆرمان هەیە بەوەی کە خەڵکی خۆمان ئەو جارە کەرکووچەکان زۆر بەچڕی بستنە سەر سندوقەکانی دەنگدان و زۆرینەی پێش هەموو شتێک کوردستانی بوونی ئەو شارە بسەلمێننەوە و زۆرینەی ڕێژەی کورد لەو شارە دیسان بسەلمێننەوە و لە هەمان کاتدا زۆرینەی ئەندامانی ئەنجومەنی دەستنیشان بکەن
ئێمە لە هەموو ئەو زۆرینانە دەتوانین پارێزگارێکی کورد بۆ ئەو شارە دەستنیشان بکەین کە لە ڕێگەی ئەوە دەتوانین خزمەتگوزاری پێشکەش سەرجەم دانیشتوان بکەین، دەتوانین پرۆسەی تعریب ڕابگرین. و مەسلەی پرۆسەی تعریبیش من دەمەوێت یەکشت لەوەی ئیزافە بکەمەویشەوەیە کە تەنها چڕ نابێتەوە لە مەسلەی زەوی وزار و دەست بە سەراگرتنی زەوی کشت و کاڵیەکان. پرۆسەی تعریب ئێستا لە پارێزگای کەرکووک زۆر بەسەڕی لە ماوەی 6 ساڵی ڕابردوو درێژەی پێدراوە. جیاکاری لە خزمەتگوزاری نێوان گەڕەکە کوردیەکان و ناوچە کوردیەکان لەگەڵ ناوچە عەرەبیەکان زۆر بە زەقی دەبیندرێ. ئەوە بەشێکە لە پرۆسەی تعریب. ئێمالکردنی پەروەردەی کەرکووک، ئێمالکردنی مامۆستایانی کوردی لە پەروەردەی کەرکووک لە بەشی خوێندنی کوردی و ئێمالکردنی زمانی کوردی وەکو زمان و هەوڵی سڕینەوە و ئێمالکردنی هەموو ئەوانە بەشێکن لە پرۆسەی تعریب. بەشێکی تر ئەوەیە کە بەڕاستی گەنجی ئێمە ئیهمال دەکرێت، گەنجی ئێمە دانامەزرێنێت، گەنجی ئێمە غەدری لێ دەکرێت کاتێکە ڕێژەیەک دێتن لە زیاتی ئەوەی کە بەپێی ئیستحقاقی خۆمان ئێمە ڕێژەکەمان بۆ دیاری بکرێت غەدرمان لێ دەکرێت لەوەی و بەپێی ڕێژە خۆمان خەڵکمان بۆ دا نامەزرێ. هەموو ئەو سێکتەرانە زۆر زۆر گرنگن ئێمە هانی گەنجی خۆمان بدەین کە ئەو جارە بەچڕی بچنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بە لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە ژمارە 142 بدەن لەبەر ئەوەی کەسانی زۆر چالاک و ئازای تێدایە کە دەتوانن نوێنەرایەتێکی ڕاستەقینە و جەسوورانەی ئەو خەڵکە زەحمەت کێشە بکەن کە بە درێژایی مێژوو زۆر زەحمەتیان دیوە و بەردەوام لە بەرگریدا بووینە. ئێستا ئەو کاندیدانە لە لیستەکەدا کاندیدی زۆر چالاکن، ئەگەر هات و دەنجیان پێ بدەن دەتوانن لەوێندرەکە نوێنەرایەتێکی ئازانەتان بکەن، بەرگریتان لێ بکەن و جارێککە نەهێڵن ئەو غەدرەی کە چەند ساڵە لێتان دەکرێت ئەو غەدرانە دووبارە بێتەوە. کەواتە کاک محەممەدانی دوا پرسیار بە کورتێر ئەوەیە ئێوە لەگەڵ تەواوی کاندیدان لە لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە بەڵێنیەوە دەدەن معنی بە خەڵکی کەرکووک هەر لەسەر سەرجەمی کێشەکانی کەرکووک و خەڵکی کەرکووک بە تایبەت پێگاتەی کورد لەو شارە کە ئێستا بە واقعەتاڵەدا تێپەڕ دەبێت دا کۆچی کارێکی سەرسەخت بن. سپاس دەکەم. ئێمە دەبێت ئەو واقعەتاڵە بە واقعەیەکی تر خۆشگوزەرانتر شایستەتر بە کەرکووچیەکان شایستەتر بە میلەتی کورد پێشکەش بکەین. بەڵێن دەدەین ئەگەر هات و ئێمە سەر بکەوین و ئێمە زۆری نەبین دەتوانین دەسەڵاتێکی شەفاف، دەسەڵاتێک کە گەندەڵی تێدا نەکرێ وەکوەوەی ئێستا، دەسەڵاتێک کە عەدالەتی کۆمەڵایەتی تێدا هەبێتن و دەسەڵاتێکی خزمەتگوزار بێ بۆ سەرجەم پێکاتەکان بۆی کە جیاکاری نەکرێت لە نێوان نەتەوەکانیش و لە نێوان کەسەکانیش بۆی کە ئەوانەی باڵادەستن یان ئەوانەی باڵادەستنین. بۆیە ئێمە کەسانی لێ هاتووان لە ناو لیستەکەدا هەیە و لیستەکەمان لیستێکی بەهێزە. هیوادارم کەرکووچیەکان لە 12 بەشداری هەڵبژاردن بکەن و ئەو کەسانە هەڵبژێرن کە دەتوانن نوێنەرایەتێکی ڕاستەقینە بکەن و ئەو کەسانە هەڵبژێرن کە لیستێکی گەورەیە دەتوانێت دەسەڵات وەربگرێ بۆی کە لە ڕێگەی دەسەڵاتەوە پارێزگار بگۆڕین، پارێزگارێکی کوردی یەکێتی دابنین بۆی خزمەتی سەرجەم پێکاتەکان بکە. ئێمە ئیرادەمان بەهێزە، کەسانی بەتوانامان تێدایە دەتوانین هەمومان بەیەکەوە هەمومان بە هەموو لیستەکانەوە پێکەوە نوێنەرایەتێکی میلەتی کورد بکەین لەبەرەوەی ئێمە خاوەنی ڕەسەنی ئەو شارەی نابێت جارێککە پراوێز بخرینەوە. سپاس بۆ بەڕێز محەممەد ئەمین نوێنەری جوتیارانی کەرکووک و کاندیدی لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە ڕاستەوخۆ لە شاری کەرکووکەوە لەگەڵمان بووی. بەڕێزان سپاس بۆی وەشکە تا یاسەبین هەربوون هەر شاد بێت.